بازارەکانی هەرێمی کوردستان و بەگشتی لە بازارەکانی عێراق بەهای دۆلار بەرز بۆتەوە بە جۆرێک لە کردنەوەی بازاردا ینی ئەمڕۆ دۆلار گەیشتە 100 دلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی تا 127,000 دینار ڕۆشتووە. ینی چەند هۆکارێک هەن کە ینی ئەوەی کە هەم چاودێران یابووری شارەزانی یابووری باسی دەکەن بەشێکی پێیوەستە بۆ دۆخی کە ئێستا عێراقی تێکەوتەوە، بەشێکیشی پێیوەستە بەوەی کە بانکی ناوەندی کۆبوونەوە دەکات کە لە پێی ینی پێداچێت نرخی دۆلار بەرز بکاتەوە لە نێو لە کاتی خستنەوە بازاریدا. من دەچمە لای یەکێک لەو کەسانی کە لێرە کاک موسا محەممەد یەکێکە لەو کەسانی کە بڵێن مامەڵە بە دۆلارەوە دەکات بە دراوەکانە دەکات. کاک موسا هۆکاری چییە کە دۆلار ئەندە بەرز بووتەوە؟ ئێستا لە پەرلەمانی کوردستان کێشەیەکە لە بینی پەرلەمانتاران لەوەی کە ئایا بودجەی 2021 تا ئێستا تەسبیت نەکراوە. پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق ئەفوو لە پەرلەمانی عێراق تا ئێستا بودجەی 2021 تەسبیت نەکراوە. ئەم بەرزبوونەوە خەڵکە زیاتر خۆی وای لێ کردووە، چونکەوە گومانەکە کە پەرلەمانی عێراقم سعری گەڵا بەرز کاتەوە، یعنی زەریبەی ئەو حەسانەی کە ئەدرێ بەو شەریکە گەورانە کە زەریبەی بخاتە سەر، یعنی گومانی خەڵکە و تا ئێستا شتێکی وا دەقیق نییە. ئەگەر لە حاڵەتێکە پەرلەمانی عێراق بودجە تەسبیت کات و گەڵاوکو خۆی بێڵێتەوە ئەوە گەڵاروکو خۆی داڵبەزێ لەم سعریان نامێنێتەوە وەکو خۆی لێتەوە. بانکی ناوەندی کۆ دەبێتەوە، ینی ئەوەی کە مامەڵە بە دراوە دەکات، ینی لە بانکی ناوەندی ئەو کۆبوونەوەی بانکی ناوەندی کە دەکرێت پێ دەچێت نرخی دۆلار بەرز بکاتەوە، ینی بە جیازێک بۆی کە ئێستا هەیە زیاتر بخاتە بازار، ینی نرخەکەی زیاتر بێ. ئەمە تا چەند کاریگەری لە بەرزبوونەوەی دۆلار دەکات لە بازارەکە؟ بە دڵنیاییەوە جا خۆی عیلاقی با بانقی مرکزی بەغا خۆیەوە هەیە لەگەڵ تەسبیتکردنی پەرلەمانی عێراق شتەکانە گۆڕێت. لەبەرەوە ئێستا شتێکی ترە و ئەو کاتە شتێکی ترە. لەبەرەوە ئەگەر لە حاڵەتێکا ئەوکو خۆی بێڵێتەوە ئەوکو خۆی ئەمێنێتەوە، ئەگەر وەکو خۆی نەمێنێتەوە ئەوە دڵنیا ئەگۆڕێت، یعنی ئەم سعرە وەکو خۆی نامێنێتەوە، یعنی گۆڕانکاری تیاکرێت. بازار 100 دلار بەرامبەر بە چەند مامەڵێکەکە لە کاتی کردنەوەیە و تا چەند ڕۆژ ئێستا بەیانی کە کراوەتەوە دوێنێ کە داخراوە لە 750 داخراوە 126 و 750 ئەم بەیانە دیسان و هاتۆ 600 لەمای 5 دقات چوە گەڵا 127 یعنی یاریکردنیەکە کا جاری و 1000 نار 500 نار لە چەند لەحزەیەکە لە چەند دقەیەکە فەرقەکە کە ئەمە لە ڕۆژانی ترە ئەمەی نەبینیوە. تا چەند زەرمەند خەڵک زەرمەند دەبێت بەتایبەت ئەو کەسانی مامەڵە بەدراوە دەکەن، ینی بە نمونە کەسێک کە دۆلاری هەبێ کەسێک کە دیناری بێ لە بازاری دۆلارەکەم بەسمە تا چەند ئەمە زەرری بێ ئێوە گەیان بە دڵنیاییەوە ئەمە زەرری خۆی هەیە، چونکە دوێنە گەڵا کڕاوە بە بە نزیکی 127 و ئەو 227 ئەمڕۆ گەڵای سەدا بەزیەوە لە بەرەوەی ناکاتەوە. خەڵک ئەترسیە لە هەردوو حاڵەتەکە دیناریەکە بە گەڵا جاری وایە گەڵاکەی هەیە فرۆشێ، بەڵام دوایی بە سعرێککە ئەڕان لە دەستی نامێنێتەوە. دەکرێت کە ئەم دراوەکە هێندە بەرز دەبێتەوە بەشێکشی پێوەستە بە جۆڵێکی بازار کە قۆمخۆی ناو خەڵکە ناو بازارە، ینی هێشتا بانکی نەوەندی نرخەکەی بەرز نەکردو کە چی لە ناو بازارەکە بەرز دەبێت. هۆکاری ئەمە چی، ینی بۆچی دەبێتە 127,000 لە یەک کاتە؟ هۆکاری ترسی خەڵکە، یعنی خۆی خەڵک متابعی هەواڵەکە متابعی ئەخبارەکە. سەری ساڵە بودجەی عێراق ئەبێ دەستکاری کرێ، ئێشتا بودجەکە تەسبیت نەکراوە بۆ خەڵکی عێراق. لەبەرەوە ئەمە وای لێ کردووە کە خەڵک هەموو ساڵێک هەر ئەم ساڵە زۆر لە ساڵانی تر ئەمە حاڵەتە بۆ بەڵام دوای خۆی چاک بووتەوە. زۆر سپاس. زۆر سپاس. دیارە بڵێن پێشبینی دەکرێت یا قسە لەسەر دەکرێتەوەی کە نرخی دۆلار زیاتر بەرز بێتەوەش پێوەستە بە کۆبوونەوەکەی بانکی ناوەندی کە پێدەچێت لە کۆبوونەوەکەی بانکی ناوەندیدا ئەگەر نرخی دۆلار بە زیاتر لەوەی کە دەخاتە بازار نرخەکەی بەرز کاتەوە باتا بە نموزە زیاتری بکات نرخەکەی ئەوە زیاتر نرخەکە بەرز دەبێتەوە. هۆکاری بەرزبوونەوەی نرخی دۆلاریش لە بازارەکانی هەرێمی کوردستان پێیوەستە بە بانکی ناوەندی عێراق کە ئەو بڕیاری لەدەدات نرخەکە چەند بێ و نرخەکە تا چەند بەرز بێتەوە. ئەوە داجار خەڵکی ناو بازاڕیش زەرمەند دەبن بە بەرزبوونەوە دابەزینی کە نرخی بەهای ئەمڕۆ لە بازارەکانی هەرێمی کوردستان بەگشتی بەتایبەت لە سلێمانی تا 127,000 دینار 100 دلاری ئەمریکی مامەڵی پێوە کراوە.